پزیشکیان سەرۆک کۆمارە کوردیزانەکەی ئێران لە عێراقا بڕیاریشە سەردانی سلێمانی و هەولێر بکات. سێیەکەمەکەی هەرێمی کوردستانیشی زانکۆ پەیمانگاکان کێشەیان قەت تەواوناوی ئەمڕۆ جارێکی تریش گردبوونەوە. ئەمانە و چەندین هەواڵی ترم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران لە یەکەم سەردانی بۆ دەرەوەی وڵات هاتە بەغدا و لەلایەن محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق پێشوازی لێکرا. هەر لەگەڵ گەیشتنی بە فڕۆکەخانە پزیشکیان تاجە گوڵینەی لەسەر مۆنۆمێنتی قاسم سلەیمانی فەرماندەی پێشووی فەیلقی قودسی سوپای پاسداران و ئەبوو مەهدی موهەندی سەرۆکی پێشووی دەستەی حەشری شەعبی دانا. دواتر لەگەڵ لەتیف ڕەشید سەرۆک کۆمار و محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بەجیا کۆبووەوە. لەگەڵ سەرۆک کۆمار بە کوردی قسە و گفتوگۆکانی کردووە. هەر لە میانی سەردانەکەیدا چواردەیە داشتی لە یەکتێگەیشتنیان ئیمزا کردووە. لە کاتی سەردانەکەی بۆ بەغدا مەسعود پزیشکیان نامەیەکی عەلی خامنەئی ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێرانی لە شێوەی تابلۆیەک دایە محەممەد شیع سوودانی بە پێی پلانەکانی بڕیارە ڕۆژی هەینی پزیشکیان سەردانی هەولێر و سلێمانی بکات و لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆ ببێتەوە. لە گوندی سێکانیانی سەر بە پارێزگای کەرکووک چەکدارێکی داعش کوژراوێکێکی دیکەش دەستگیر کرا کە تازە لە ئەمریکا گەڕابووەوە. چەکدارەکان ویستیانە گەورەترین کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن. سەرچاوەیەک لە ئاسایشی نیشتیمانی عێراق بە 964 وت کاتژمێر سێی بەرەبەیانی ئەمڕۆ ژمارەیەک چەکداری داعش گوندی سێکانیانیان گەمارۆداوە و دوای ڕوبەڕووبوونەوە لە ناو خانوویەکی گوندی سێکانیان توانراوە کەسێک دەستگیر بکرێت و یەکێکیش لە چەکدارەکان دوای ئەوەی بەرگری کردووە لە کۆتاییدا بێئومێد بووە و خۆی کوشتووە. ئاماژەی بەوەش کرد ئەو کەسەی دەستگیر کراوە 3 ڕۆژ بەر لە ئێستا لە ئەمریکا گەڕاوەتەوە بۆ کەرکووک و خزم و کەسی ئەو چەکدارەیە کە خۆی کوشتووە. سەرچاوەکە وتیشی بە پێی زانیاریەکانیان گروپەکە لە 5 کەس پێکاتون و بەنیاز بوون گەورەترین کردەوەی تیرۆریستی لە کەرکووک ئەنجام بدەن. چەند ڕۆژە موچە هاتووە بەڵام خانەنشینانی هێزەکانی هەفتای پێشمەرگە دەڵێن 72 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە و هەرچی سەردانی بانک دەکەن پێیان دەڵێن پارە نییە. یەکێک لە خانەنشینکراوەکان بە 964 وت تاوەکو ئێستا موچەی مانگی حوتیان وەرنەگرتووە. 6 ڕۆژە دەچێتە بانک و پێی دەڵێن پارەی لێ نییە. وتیشی مانگانە ئەو کێشەیان دووبارە دەبێتەوە. بە قسەی خانەنشینان کێشەیانەوەیە کە تاوەکو ئێستا پارەکەیان نەخراوەتە سەر حسابی وەزارەتی دارایی و ئەمە شوای کردووە ماوەی 72 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. جارێکی تر بەشێک لە نوێنەرانی سێیەکەمەکانی دەرچووی زانکۆ پەیمانگاکانی هەرێم لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوە. ژمارەیەکیش کە دەیانویست بەشداری گردبوونەوە کە بکەن لە کۆی ڕێگەیان پێنەدرا بچنە هەولێر. ئەمڕۆ چوارشەممە 5 پاسی سێیەکەمەکانی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی، کۆیە، ڕانیە و دووکان کە ژمارەیان نزیکەی 100 خوێندکار بوو لەلایەن هەردوو بازگەی سماقوڵی و دێگەڵەوە ڕێگریان لێکرا بچنە هەولێر بۆ ئەوی بەشداری لە گربوونەوەکەی بەردەم ئەنجومەنی وەزیران بکەن. شوانزیاد یەکێک لە یەکەمەکانی زانکۆ بە 964 وت دوای ڕێگری لێکردنیان گەڕانەوە کۆیە و لە بەردەم زانکۆی کۆیە گردبوونەوە داوای دامەزراندنیان کردووە. بەڵام گردبوونەوەکەی بەردەم ئەنجومەنی وەزیران هەر بەڕێوە چوو بەشداربوویەک بە 964 وت ساڵانە دەستیان پێ دەکەن و تاوەکو ئێستاش هیچیاندا نەمەزراون. ئاڵەکانم پێشکەشکردن شاد.